بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی عێراق بەردەوامە لە گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسایی بودجەی 2021 و وابڕیارە ڕۆژی شەمەش خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاساکە تەواو بکرێت. هەرچی تابشتە بە پشکێرم کە مادەکانی 11 لە ئێستادا لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق گفتوگۆی لەسەرکراو و دوو بژاردە بۆ پشکێرێم دانراوە. بە میوانداری بەڕێز محمود ڕەزا ئامین پەرلەمانتاری پێشووی عێراق بە وردەکاریەوە باز لە پشکی هەرێمی کوردستان دەکەین. گفتوگۆکردن لەبارەی پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانی عێراق بەردەوامە و بڕیاریشە ڕۆژی شەممە کۆتایی بە خوێندنەوەی دووەم لەسەر پرۆژە یاساکە بهێنرێت. بە پێی زانیاریەکان لیژنەی دارایی پەرلەمانی عێراق 25 مادەی لە پرۆژە یاساکە داڕشت و چاوەڕوانیش دەکرێت لە ماوەی 15 ڕۆژی داهاتوو. لیژنەکە تەواوی مادەکانی پرۆژە یاساکە دابڕێژێتەوە و لە کۆتایی ئەم مانگە پەرلەمان دەنگ لەسەر کۆی پرۆژە یاساکە بدات. لە پرۆژە یاسای بودجەی عێراق مادەکانی 10 و 11 تایبەتن بە پشکی هەرێم و لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق گفتوگویان لەسەر کراوە. بە گوێرەی زانیاریەکان پێشنیازی یەکەم ئەو دەقەیەکە لەلایەن حکومەتی مستەفا کاظمی لە پرۆژە یاسای بودجە دانراوە کە بەم شێوەی خوارەوەیە. مادەی 11 بڕگەی یەکەم دەڵێت حکومەتی هەرێم پابەندە بە ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوتی خاوی ڕۆژانەی کێڵگەکانی بەو نرخەی کە کۆمپانیای سۆمۆ دەیفرۆشێت. ئەو بڕەنەوتەی کە دەمێنێتەوە بەکار دەهێنرێت بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆی هەرێم و خەرجی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوتەکەی هەرێم. هەروەها مادەی 11 بڕگەی 2 دەڵێت ئەگەر هەرێمی کوردستان پابەند نەبوو بە بڕگەی 1 واتە داهاتی 250,000 بەرمیل نەوتی ڕادەست نەکرد، وەزارەتی دارایی ئەو بڕەپارەیە لە پشکی هەرێم دەبڕێت. هەروەها پێشنیازی دووەم لەلایەن لیژنەی دارایی پەرلەمانی عێراقەوە بۆ پشکی هەرێم دانراوە و دەڵێت لە بەرامبەر ناردنی لە 13.93 پشکی هەرێم دەبێت حکومەتی هەرێم هەموو نەوتەکەی و نیوەی داهاتی گومرگ و باج ڕادەستی عێراق بکات. بە پێی زانیاریەکان هەموو کوتلە شیعەکان لەگەڵ پێشنیاری دووەم و ڕادەستکردنی تەواوی نەوتی هەرێمدان. ئەوکات لەبارەی کەمی ژمارەی فەرمانبەرانی هەرێم لە بودجەی عێراق ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق پرسیاریان لە وەزارەتی دارایی عێراق کردووە هۆکاری چیە ژمارەی فەرمانبەرانی هەرێم لە قانونی بودجەی ساڵی 2011ەوە زیادی نەکردووە و هەر 682,021 کەسە لە بەرامبەردا بریکاری وەزارەتی دارایی عێراق گوتوێتی ساڵانە داوای لیست و داتای موچەخۆران دەکەن بەڵام هەرێم بۆیان نانێرێت و بەو هۆیەوە زیاد نەکراوە. لە ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق کە لەلایەن حکومەتی کاظمیەوە نێردراوە کۆی خەرجی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2021 بە بڕی 13 تریلیۆن و 904 ملیار دینار دیاری کراوە کە 3 تریلیۆن دیناری زیاترە لە کۆی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە 10 تریلیۆن و 728 ملیار دینارە. بە پێی زانیاریەکان لە ئێستادا لە ناو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق پشکی هەرێم لە 12.67ەوە بۆ 13.93 بەرز کراوەتەوە بە مەشکۆی پشکی هەرێم بۆ زیاتر لە 15 تریلیۆن دینار بەرز دەبێت. تفضل السيد رئيس اللجنة القانونية يحسب النصاب. تفضل. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک محمود و خێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق ئێستا لە پەرلەمانەوە و بڕیارە شەممە خوێنەوەی دووەم تەواو بێ و لە ماوەی مانگی بڵین لە ماوەی 15 ڕۆژی داهاتووش دەنگی لەسەر بدرێت. چی تێدایە بۆ هەرێمی کوردستان و مەچەخۆرانی خەڵکی کوردستان؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و ڕێز و سڵاویشم بۆ بینەرانتان. لە راپۆرتەکە باسی شتێکتان کرد کە هین بووە ینی لە قانونی موازنە بە قازانجی هەرێم هین بووە ینی شتێک دەستکاری کراوە. لە ڕاستی هاتاوەکو ئێستا ئەوان لە خوێندنەوەی یەکەمان خوێندنەوەی یەکەمیش بێتە ناو وینە ناو کۆبنەوەی گشتیەوە جارێ کۆبنەوەکان کۆبنەوەی تایبەتین لیژنەی مالیەن ئەمانە هەمویان پێشنیارن هێشتا پێشنیارە ینی هەموو ئەندامانی لیژنەی مالیە بۆیان هەیە پێشنیار بکەن مادە مادەی خوێندنەوە چ ملاحەزەیەکیان هەیە تەرحیەکەن ئەوانەی کە تاوەکو ئێستا لایەنی کوردی ئەندامانی فراکسیۆنە کوردستانیەکان لە
لیژنەی مالیە چەند هینێکیان تەرح کردووە چەند سیغەیەکیان تەرح کردووە بەڵام ئەمانە هێشتا نەبوون بە طرحی تعدیل یعنی ئەبێ ئەو کاتە هەموو لیژنەی مالیە لە ڕێبکەوێت کە راپۆرتی خۆی بەرزەکاتەوە ئەڵێ ئەمە تعدیلەکانی ئێمە مەسەڵ مادەی بەزەوەی کە سەرەتایی کێستا بزانام دوو پێشناسەیە بۆ پشتی هەرێم چەند ڕێیەکەی ڕێیەکیان ئەوەیە کە پێیان وایە وانەی هێنی ینی ئەندامانی عەرەبی بە شیعە و سوننەوە لە لیژنەی مالیە ئەو سیغەیە کە بۆ قانونی هین بوو بۆ قانونی عەجزی مالی تێپەڕێنرا ساڵی پارەوە لە مانگی 11 ساڵی پارە کە تێپەڕێنرا ئەو سیاغەیە بێنەوە ناو ئەم قانونی موازنەی 2021 بەڵام ئەندامە کوردیەکان هەنێ تەرحی تریان هەیە ئەڵێن طبعاً ئەوان پێیان داوای ئەوەشەکەن ینی تەرحێکی کەشیان کردەوە توانە ئەگەر بێت و هەرێم مەلەفی نەوت هەمووی تەسلیمی بەغا بکە ئیتر بەغا خۆی تەحملی هەموو مەساریفی کۆمپانیاکان و قەرزەکانی مەلەفی نەوت و تەعامل لەگەڵ کۆمپانیەکان و ئەوانە بەغا خۆی ئێکا و نینەکەشی بەرزەکەنەوە ئەو نسبەی ئێستا کە 12.67 بەرزیەکەنەوە بۆ تقریبان بۆ 13 بۆ دەوری ئەکاتە دەوری 4 پێم وایە کاتە 13.9 یعنی ئەڵێ ئەوان شیعە و سوننای ناو لیژنەی مالیە ئەو تەرحەیان کردووە کە ئەگەر حکوومەتی هەرێم ڕازی بێ مەلەفی نەوتیان بە کاملی تەسلیم بکە ئەوان نسبەکە بەرزەکەنەوە تەحملی قەرزەکانەکەن و مفاوەزاتیش لەگەڵ کۆمپانیەکانە خۆیانەی بەسەوە باشێستە کەم و لایەنە شیعە و سوننیەکان ڕازی بووبن هەموو مەلەفی نەوتی هەرێم بڵێن بگرنە دەست بە قەرزەکانی و بەمەڵ لەگەڵ کۆمپانیەکانی و بە فرۆشتنی لە بەرامبەرە بڵین بەداهاتەکەشی لە بەرامبەرە بڵین نزیکەی دەسەڵات چواردەی بودجێ هەموو بودجێ عێراق بۆ هەرێم مرێنە شتێکی باشە گەرم بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەی طبعاً لە چاو ئەوەی کە لە ساڵانی ڕابردووە ڕوویاوە شتێکی باشە لەبەر یەکێک لە سەبەبەکان ینی ئێمە من بەش بە حاڵی خۆم لەگەڵ ئەوە بووم کە لە ئەوڵەوە مەلەفی نەوتی لە دەستی هەرێما بێ بەڵام بمەرجێ لە دەستێکی ئەمینە بێ ئێستا لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردووە دەرکەوت مەلەفی ئەمنی مەلەفی نەوتی لە هەرێمی کوردستان هەرێمەی ئێمە وێران کردووە حیزبی دەوڵەمەند کردووە و خەڵکی فەقیر کردووە اقتصادی وێران کردووە سەناعە و زەراعی مراندووە هێزی میلیشیایی زیاد کردووە دەستگای سەرکوتکرد زیایی کردووە دیموکراتی بۆ دواوە ئەگەڕێتەوە چکە بەهۆی ئەوەیە کە دەسەڵات هەموو پارەکان لە دەستی دەسەڵاتەوە خەڵکی چی لە بەردەستانیە خەڵک موچەی کردووە بەهین ینی ساومەی پێکا لەگەڵ خەڵکا گەر بێ دەنگی موچە هەیە گەر دەنگیش بکەن موچە نییە ئەمە چی ئەم مۆزای خولقانوە کە بۆیان بچێتە سەر مەلەفی نەوت ئەمەی خولقانوە لە هەرێمی کوردستانە مادام مەلەفی نەوت قازانجی بۆ بژانەوەی ئیقتصادی سەناعی و زەراعی و بۆ گێڕانەوەی کەرامەت بۆ تاشی کوردی و بۆ باشکردنی وەزعی دیموکراتی لە هەرێمی کوردستانە هیچ شتێکی لەم قازانجانەی نەگەیان بێ ئیترمانەوەی لە دەستی ئەو گروپی کە لە دەستی هەرێمیشان نیە مەلەفی نەوت لە دەستی گروپێکی چەند کەسیە کە ژمارەیان لە پەنجەکانی دەستێکیش کەمترە لە ڕاستیە لەبەرەوە بۆ قازانجی تایبەتی بنەماڵە و حیزب و بۆ خۆی بۆ فیگەرەکانی خۆیان بەکارهێنن لەبەرەوە بۆ بە بەڵایشی گەورە بەسەر هەرێمی کوردستانەوە لەبەر ئەوە من ئێستا ئەگەر ئەوە بشێتە سەر قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە و دەسەڵاتیش ئەو گوندەیەی نامێنێت کە بتوانێت لە پای ئەوەی کە هەموو ژیانی خەڵکی خسۆتە دەستی خۆیەوە بە خەڵک سەرکوتکە نەهێڵێ دەنگی ئازاد سەرکوت ببێ ئەوە سەحافە ینی خۆتان هینن ئێوە ڕۆژنامە نووسن میدیاکارن ئەبینن کە بەردەوام دیموکراتی لە لای ئێمە بۆ دواوە ئەگەڕێتەوە سەرکردکردن زیاد ئەکا دەنگی ئازادی بیڕاهتای سنوورەکەی بەرتەسک ئەبێتەوە هەموو ئەمانە بەهۆی مەلەفی نەوتەوە ڕۆدە لە هەرێمی کوردستانە لەبەرەوە گەر بچێتەوە دەستی بەغا ئێمە لە چکە ئەم عەقدانی کە کراون عەقدی زۆر خەتەرن ینی عەقدەکان هەتا خاکی کوردستان لە دەست کوردانە ماوە لە دەست ئەوانەی کە لە هەرێمی کوردستانە سیاسەتی نەوتیش
بەڕێ ئەکەن بۆ خۆیان لە دەستی ئەوانیشان نەماوە بلۆکەکان هەمویان بووە بۆ مڵکی کۆمپانیا گەورەکانی دنیا ئەوانە هەمووی ئەرزی زەراعی بەپیتن ینی جوتیارێک ناتوانێت بەبێ موافقەتی ئەو کۆمپانیایی کە بلوکەکەی گرتووە بڕوا قاچقاتە ناو ئەرزەکەی خۆیەوە لەبەر ئەوە ئێمە زەرەریشی زۆر گەورەمان کردووە عەقدەکان عەقدی نادەستوری و زۆر بە زەرەری خەڵکی کوردستانن یعنی لە هەموو عەقدانەیە لە 120 داهاتی نەوتی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بۆ لای حکوومەتیش گەندەڵەیەکی زۆر لەو لە سابیستە ئەکرێ و بەو نوعەیەکە ئێستا موچەی پێناوێرێ تۆ واز لە مەلەفەکانی کە بێن مەلەفی نەوتێشە لە خەتەرەکانە لەسەر کیانی هەرێمی کوردستان بە خەتەر بەڵام هەندێک وەکو دەستکەوتیش سەیری دەکەن دەڵێن نەوت بنەمایەکی ئابووری بەهێزە بەو بنیادنانی دەوڵەت وەکو دەستکەوتیش سەیری دەکەن نەوت بەس بەڕێز دەڵێ خەتەرە نەخێ قوربان نەوت هینەکە نەوت یان نقمەیە یان نیعمەیە نەوت لە هەنێ وڵاتی دامەزراو لەو وڵاتانەی کە ئێستا بە تەجروبە دەرکەوتووە لەو وڵاتانەی کە سیستمی دیموکراتی تایە سەقامگیر نەبووە نەوت زەرەری پێگەێنێ زەرەر بە سیاست ئەگەێنێ زەرەر بە ژینگە ئەگەێنێ زەرەر بە ئیقتصاد ئەگەێنێ مەسەلەن لەو چەند وڵاتێکی زۆر دیاریکرا و نەجاحەتیان هێناوە لە ئیدارەدانی مەلەفی نەوتان ڕەنگە ناجحترین دەوڵەت لە دنیاە لە ئیدارەدانی مەلەفی نەوتان نەرویجە نەرویج کردوێتی بە شەرت لەسەر پەرلەمانی نەرویجی کردوێتی بە ساڵانێکی زۆر درێژە کردوێتی بە شەر لەسەر حکوومەتەکەی خۆی مانیفێستێکی بۆ داناوە بریتە لە دەخاڵ نابێ حکوومەت بە هیچ شێوەیەک لەو دەخاڵە لامدا لە سیاسەتی نەوتیە چکە نەرویج تووشی نەخۆشیەک بوو کە پێوتێت داش دیزیس بە کوردی خۆشمان پێڵێن نەخۆشی هۆڵندی نەخۆشی هۆڵندی ئەوەیە چکە لەبەر ئەوەی نەوت داهاتێکی زۆرە هێنێ پێویستی بەدەستی کاری کەمە لەبەر ئەوە پارەیەکی زۆر ئەرژێنێتە ناو هەرێمەکەەوە دەسەڵاتێک ئەگەر دیموکراتی نەبێ پێویستی بە خەڵک نامێنەوەکەوە لای خۆمان ڕۆیە پشت بە داهاتی نەوت ئەبەسێ ئیتر بۆ دەوڵەمەندکردنی کەسانی گەندەڵ طبعاً بۆ کولای خۆمان کە هیچ مؤسسەیەکی ڕقابی نییە نە پەرلەمان توانێت ئەوەی هەیە لە حکوومەت بپرسێتەوە چاودێری بکە نەهەیئەی نەزاهەی هەرێم ئەو نەتوانای هەیە و نەدەسەڵاتی هەیە بە قانونیش نەیراوەتێ وەنە دیمانی ڕقابەی مالی ئەم سێ دەستگایە لەگەڵ سەحافەیە کە پێترێ دەسەڵاتی چوارەم لە هەرێمی کوردستانە هیچیان دەسەڵاتیان بەسەر حکوومەتان ناشکێ لەبەرەوە حکوومەت بە ئارەزوی خۆی ئەو نەوتە بەکارهێنێ بۆ دەوڵەمەندکردنی حیزب و بۆ دروستکردنی فیگەری دیکتاتۆری ئەوانە بۆ سەرکوتکردنی خەڵک بەس ڕەنگی خەڵک بڵێن نەوت چ پەیوەندی بە ئازادی چ پەیوەندی بە دموکراسی چ پەیوەندی بە سیاستەوەی کە بەڕێز دەڵێ ئەمە خەتەرە بۆ سیاسەتیش لاندێک وڵات بۆ ئابووری بۆ ژینگە وتم ئێستا معنی ئەوانەی کە لە پێیانەوتێت دەوڵەتی نەوتی ئەوانەی ئۆپیک و ئۆپێک پلاس ئۆپیک 12 هینی هەیە 12 دەوڵەتە لە ناو ئۆپێکان دەوڵەتانی خەلیجە عێراقا نایجیریایە جەزائیرە دەوڵەتانی عەربیش ئەمانن ئۆپێک پلاس طبعا لە دەرەوەی هینە رووسایە پێم وایە نەرویجە هەنێش وڵاتی کە هەن ئەوانش کە تەنسیقەگەن لەگەڵ بۆ ڕاگررتنی سیعر و بۆ بازاری نەوت ئەمانە هەموو ئەو وڵاتانی کە نادیموکراتین نەوت ئەبێ بە سەبەبی کۆمەڵێ شڕ و ئەدا وەکو وتم جارێ تەزەخم دروستەکات چکە قیمەتی عوملەی مەحەلی زۆر بەرزە بێتەوە کە قیمەتی عوملەی مەحەلی بەرزە بێتەوە ئەبێتە سەبەبی چی سەبەبی کوشتنی سەناعە و زەراعە ئەگەر وڵاتەکە دیموکراتی و هین نەبێ ینی نەتوانێت خۆی بپارێزێەوە پێوتێ نەخۆشی هۆڵندیانی ئەمەیکە من باسیەکەم سیفەتی ئێستا ئێمە کشتتوکاڵ و پیشەسازی لای ئێمە سیاسەتی نەوتی و کوشتێتی طبعاً ئەمان لە بەمیراتی لە سەردەمی بەعسەوە بۆمان ماوەتەوە ینی ئەم هینە خراپ بەکارهێنانی مەلەفی نەوت لە سەردەمی بەعسەوە بۆمان ماوەتەوە بەعسیش هەموو هینەکانی ینی ئەگەر بگەڕێتەوە بۆ تاریخ لە ساڵی هەتاوەکو ساڵی 1953 حەجمی موازنەی حکوومەتی پاشایەتی لە عێراقا لە سا 95 لە زەریبەوە هاتووە زەریبەی دەخل و زەریبەی سەناعە و زەریبەی لە جوتیار وەرگرتووە کە حکوومەت ناچار بوو خەڵک حکوومەت بژێنێ
حکوومەت ناچارە گوێ لە خەڵک بگرێ ئەو کاتە مەسەن ئەگەر لەبەر ئەو سەبەبە ئەگەر نظامی مەلەکی نەڕووخایە نظامی مەلەکی بۆ ڕۆژ بۆ نظامێکی مستەقیری دیموکراتی و ئەوانە بەڵام بەشایەتی دەستوری بەڵام کە وەختێک کە نەوت اقتصادی ڕێعیە شەر نییە بەتەنیان نەوت بێ مەسەلەن اقتصادی ڕێعی چی اقتصادی ڕێعی بریتە لە هەنێ وڵاتی ئەفریقی قاوە بووە بە جێگەی نەوتی گرتوتەوە لە هەنێ وڵات مۆز جێگەی گرتووە هەتا لە اقتصادی ڕێعیە اقتصادی مۆزیشی پێ ئەوتێ لە هەنێ وڵاتە غاز بەتەنیا لە 1995 و 95 و ئەوانەی حەجمی موازنەی ساڵانە بەرهەمەهێنێ کە ئەمە بوو دەسەڵات ئیتر ناتوانانی بگۆڕی دیموکراتی نامێنێ چونکە حکوومەت و دەسەڵاتداران پێویستیان بە خەڵک نامێنێ پێویستیان بە دەنگی خەڵک نامێنێ هەڵبژاردن تەزویرەکەن هەموو شتێکە بە ڕواڵەتی پەرلەمان ئەبێ بە ڕواڵەتی هەڵبژاردن ئەبێ بە ڕواڵەتی قانون بە تەنیا لەسەر فەقیر و هەژار جێبەجێ ئەکرێ چونکە دەسەڵاتدارەکان پارەیەشی زۆریان بەدەستەوە خەڵکی پێکڕن خەڵکیشی پێسەر کوتەکەن هەڵبژاردنشی پێ تەزویرەکەن وەکو لای خۆمان هەیە میلیشاشی پێزادەکەن لەبەر ئەوە نەوت خەتەرە ئەگەر لە دەستێکی ئەمینان نەبێ بە تەجروبە ئێمە لە هەرێمی کوردستانە دەرکەوتووە کە مەلەفی نەو لە دەستێکی نەک هەرنا ئەمینایە لە دەستێکی زۆر پیسایە دەستێکایە کە بە ئاشکرا ئەدزێ بە ئاشکرا بە بەرچاوی خەڵکەوە ینی وەک خەڵک بە چاو نایبینێ کە ئەمڕۆ ئەوەنم $1,000,000 شۆتە گیرفانی دزەکانەوە بەڵام ئەزانێ ئەو هەموو نەوتە ئەڕۆواری داتەکەی دیار نییە ئەویش ئەزانێکە ئەدزرێ پندێکی کوردی ئەڵێ پیاوە گوڕ خواردەتی و باوکیشم دیار نییە ینی ئەوەی کە گوڕ خواردەتی باوکێتی ئەو بە بچاو نەیبینیوە کە باوکی گوڕ خواردەتی بەسەڵەیە پیاوە گوڕ خواردەتی و باوکیشم دیارە معناوە باوکی گوڕ خواردەتی خەڵک وای لاتوە خەڵک ئەزانێکە و نەوت ئەڕوا بەڵام واریداتەکەی دیار نیە بۆ شوێ ئەچێ معناوە ئەدزرێ ئەمە سیاسەتی نەوتی وای کردووە کە مەسەلەن ئەگەر ئەمانە سیاسەتی نەوتی نەبێ ناتوان هەموو 100,000 خەڵکیان خسۆتە ژێر چەکەوە پارتی بێجگەل لەوەی کە لە کوردی باشوور چەکدار ئەگرێ لە کوردی سووریا 10,000 چەکداری گرتووە لەسەر نەوتی هەرێمی کوردستان موچیاناتێ 3,000 چەکداری کوردی ئێرانی گرتووە لەسەر قوتی ئەم خەڵکەی ئێمە موچیان ئااتێ ئەگەر ئەمە نەود نەبێ ئەم پارانە لە شو ئەتوانێت بهێنێ و بیا بە خەڵکو بەکرێ بگرێ بۆ بەرژۆندەکانی خۆی پێش ئەوەی مووسڵ ئازاد بکرێت لە دەستی داعش دەبهێنرێ پارتی 4,000 چەکداری عەرەبی هەمووشیان ئەمە یان خاتە لە چوارچێوەی زێرەڤانیا کۆی کردوونە تۆ زێرەڤانیش پارە لە وەزارەتی داخلی ناوخۆی خۆمان وەرەگرێ ئیتر خۆ ئەو ناو نایات عسکەری ئەوانەیە ماگانە بڕێک داوا لە وەزارەتی داراییەکە ئەمانە بۆ چەکدارەکانی پارتیە چەکدارەکانی پارتیش دایان هزار خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانی تایە پارە لە سەرسابی ئێمە وەرەگرن باش ئەمە سیاسەتی نەوتی وای کردووە لە هەرێمی کوردستانەکە ئەمە ڕووباگەر نەوت لە دەستێکی ئەمینا بواە ئەتوانی سەناعە زەراعی پێ ببوژێنیتەوە نەک بۆ حزبی پێدەوڵەمەند بکەیت و حزبی پێچەکدار بکەیت و انتخاباتی پێتەزور بکەیت و خەڵکی پێ بکوژی باش ئەوەی کە ساوتت ئەوەی پێشنازی لایەنە شیعەکان ئەگەر ئامادە بنە نمونەوتی هەرێم وەربگرن لە بەرامبەرە نزیکەی لە 14 بنێرن ئەو پێشنازەی تر پێ دوای ناچێتە بواری جێبەجێکردنەوە هەرێم 250,000 بەرمیل نەوت تەسلیم کات لە 12.67 بۆ دەگەر نەینێت بای 250,000 بەرمیلەکەی لێ بەبڕدرێت وەکو ساڵین ڕابردووچکەوەی کە لە ڕژنووسی حکوومەت نردوێت هێر ئەوەیە بڵێن ئەوە زەرمانە ئەو مەرجانەی کە لە ساڵانی ڕابردووە بۆ لە 2011 ئێمە ئەم هینە قانونی موازنە ئەکاتە لە 2011 ئەکاتە 10 ساڵ بەم قانونەوە بەکاتە 11 ساڵ قانونی ئەم ساڵەوە ئەبێ بە مەرجدار لەسەر هەرێمی کوردستان لە ساڵی 2011 150 بوو بەداخەوە من لە وتارێکە هەموو ئەو وردەکاریانم دەرهێناوە بە پێی قانونی موازنە لە ساڵی 2011 هەتاوەکو کۆتایی 2020 لەگەڵ خۆم دەمهێنەوە هەمووی ژمارەیە بە جەدوەلم بۆ کردووە ئێمە تقریباً ملیارێک و نازانم چەند سەد هەزار لە زاکیرەمان نەماوە ملیارێک و چەند سەد هەزار بەرمیل نەوت بە گوێرەی قانونی موازنە ئێمە
قەرزی بەغامان لەسرە ئەبوو لە ماوەی 2011 هەتاوەکو بۆ ئەوەی قانونی موازنەوەکو خۆی جێبەجێ بکرێ پشکی هەرمی کوردستان وەکو خۆی بێت بوو هەرێم ملیارێک و 400 هزار بەرمیل نەوتی بدایە بەبەغا بە کۆمپانیای سۆمۆ بەڵام نەیداوە کە نایدا ئەوان چاوپۆشیان لێکرد هەتاوەکو 2011 و 2012 و 2013 چاوپۆشی لێکرا لە 2014 مالیکی کێشەی شخصی بۆ دروست بوو لەگەڵ هیناویش لەسەر ئەوە بوو کە سەرۆکی پارتی لەگەڵ هەنێکی کوتلەیکەیە داخل بوو بوون ئەیانویست هین لە متمانە لە هین ئەو کاتە مالیکی سەروەزیر بوو ئەیانویست متمانە لە مالیکی بسەنەوە مالیکی چوو بەقینە لە ڕقی سەرۆکی پارتی هینی ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستانی نەنارد باشە بەس ڕەنگە ئەی دەسەڵاتدارانی هەرێمیش دەڵێن نەوتیان تەسلیم کردبوون و شەرزێباری تویتێکی کردووە لە تویتە دەڵێت 2015 ئەوان ئەو کاتێک کە وەزیری دارایی بووە نەوتیان تەسلیم کردووە بۆ ماوەی چەند مانگێک بەڵام بەغدا هیچی نەناردووە لە 2015 نەوتەکەیان تەسلیم نەکرد نەخێر من ئەو هینەی ئەو توێتەی کاک وشارم بینی بەداخەوە ڕاست ناکە و ئەو خەتەرەکەی لەوایە ئەڵێ من ئەو کاتە وەزیری دارایی عێراق بووم ڕاستەکە ئەو کاتە وەزیری دارایی عێراق بوو کە ئەو وا ئەڵێ ئەوێ خەڵک بڕای پێ بکە بەڵام لە ڕاستیە قسەکەی ڕاست نییە ئەو قسەیە ڕاست نییە بەم دەلیلانەی کە ئێستا باسی یەکەم ئەوان حکوومەتی هەرێم ئەو کاتە نێچیوان بەرزانی سەرۆکی حکوومەت بوو و عادل عەبدولمەهدی وەزیری نەوت بوو عادل عەبدولمەهدی خۆی هاتە هەولێر ڕێکەوتنێکی شەفەییان لە بینی خۆیانە ڕێکەوتن کە هەرێم لە یەکی بەپێی ئەم جەدوەلە سێ لاپەڕەیە لە لای منە ئەمە جەدوەلێکە ئاشتی هەورامی کردوێتی باشە لە یەکی 2015 هەتاوەکو 2015 هەموو ڕۆژێک دیاری کراوە کە هەرێم چەندێک نەوت بە سۆمۆ ئەوان وا ڕێکەوت بوون کە پێم وایە ئەو کاتە لەسەر هین بوو مانگی 550,000 بەرمیل نەوت بوو بە کەرکووکیشەوە هینە 250 هی هەرێم بوو 300 هی کەرکووک بوو ئەو کاتە نەوتی کەرکووکیش کەوتوە ژێڕێسی هەرێمەوە باشە لە ینی 365 ڕۆژ دیاری کراوە لەم خشتەیە کە هەرێم نەوت ڕۆژانە ئەوەنە نەوت بە سۆمۆ باش ئەمە پارتی جێبەجێ نەکرد با بڵێن پارتی چونکە نەوت بەدەست پارتیەوە مەلەفی نەوت بە کامیلی بەدەستی پارتیەوە پارتی جێبەجێ نەکرد قوربان هەتاوەکو لە یەکەوە هەتاوەکو 4 هەتا 34 جێبەجێ نەکرد 4 دانە مانگی ڕێک پارتی بەرمیلێک نەوتی نەنار بۆ بە سۆمۆ لە مانگی 5 وەکو ئەو جەدوەلەی لە مانگی 5 هاتووە لە مانگی 5 مانگێک نەوتیان نا بە هەرێم و نیان بە سۆمۆ ئێمە کە لە بەغا بوون ئەو کاتە من پەرلەمانتار بووم لە بەغا فراکسیۆنی ئێمە بە دوای هینەکانە ڕۆشتین چکە لەوێ پەرلەمانتاری پارتی ئەوانەشمان لەگەڵا بوو لە مناقەشات و ئەوانە ڕەئیەکان پرسیارە کرا ئەوانە زانیمان کە نێتی هەولێر بە تایبەتی نێتی پارتی چیە لە ناردنی ئەم نەوتە ئێستا پارتی بەتەما بوو کە لە ئەو مانگە ببێ بە مانگی قەتیعی کامل لەگەڵ بەغایە نەوتەکەیان نارد لە کۆتایی مانگە داوای ملیارێک و 200 ملیۆن دۆلاریان لە بەغا کرد طبعا ڕێکەوتنەکە واهی نەبووە لە بینی هەردوو لایە بە پێی قانونی موازنە تۆ چەندێت هینەکەیە لە نەفەقاتی فعلیشە تۆ داوای پارەکەی مانگی 5 ئەموو نەوتەکەیان نارد یعنی 1 مانگ ناردویانە وشار زێباری ئەڵێ 5-6 مانگ ئێمە نەوتمان نارد جا ئەمانە ینی بەداخە و بەردەوام ئەوڵەدەن خەڵک چاواشە بکەن چکە کە ئەڵێ من وەزیری دارایی وم خەڵکێکی زۆر بڕای پێەکە
بەڵام لە ڕاستیە چیرۆکەکە ئەمەیە کە منە ئیجارمەوە تەنیا مانگی 5 جارتیان داوای ملیارێک و 200 میلیۆن دۆلاریان کرد بەغاژتیان شتیوانی ئەو ئێمە ڕێکەوتنی ئەومان نەکەوتیان کەواتە ئێوە لە ماڵی خۆتان ئێوە لە ماڵی خۆمان ئەزمایان بۆ دروستکردین کە ئەو قەتیعە دروست بۆ لە 2015 تاوەکو ئێستا. باش بەس ئەو ئێستا پرۆژەسەی 2021 چی تێدایە لە بەرژەوەن دیێرێم ئایا غەدر لە هەرێم کراوە چکە ئێسێمە دەبیستین تایبەتی لە سەروبەندی گفتوگۆ بەغداد دوژمنی هەرێمە غەدر لە هەرێم دەکرێت غەدری زۆری تێدایە بڵێن ئەگەر پەرلەمانتانەکە غەدر تێدایە دەتوانن ڕاستی بکەنەوە لە خۆی ئەمەی کە دانراوە لە قانونی موازنەیە من وتارێکی درێژم لەسەر نووسیوە و بەڕێزت پێم وایە هەندێک لە ڕەنگە لە بینەران دیشمان ئەو وتاریان دی بێ عنوانەکەی بریتە لە قانونی موازنەی پرۆژە قانونی موازنەی 2021 ئەنجا پرسیارێکم کردووە بەغا دوژمنی هەولێرە و گەڕاوم تاواکو لە ڕێگەی ئەمە وەڵامی ئەو پرسیارەی خۆم بمەوە لە ڕێگەی قانونی موازنەوە ئەوەی کە من لە ناو قانونی موازنە و ڕقەمەکانی ناو قانونی موازنەیە ئەوانەی کە قانونی موازنەیان پرۆژە قانونی موازنەیان دانەوە ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیرانیش باسم کردووە لە هینێکن 20 کەسن لەو 20 کەسە سیانیان کوردن باقەکەیان عەرەبی شیعە و عەرەبی سونەن ئەوەی کە ئەو 20 کەسە بۆ بەسێ کوردەکەەوە لە هینەدایانناوە باسێ کوردەکەی لێ دەرکەین بڵێنەوە هەمیشە حەق وایە کە دیفاع لە هەرێمەکەی خۆیان بکەن بەڵام ئەگەر حەڤەکەی کە دوژمن بن ئەو هەموو ڕقەمە ناخەنە ناو قانونی موازنەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. باش طبعاً قانونەکە دیسانەوە ئەم پرۆژە قانونە مەرجارە مەرجی لەسەر هەرێم هەیە کە ئەبێ هەرێم ئەمە بکە ئەنجا بەغاش ئەوە ئەکا. باش طبعاً ئەوە کە بووە نزیکەی من لەو تاریاهی هینم فرامۆش کرد بوو بەرچاوم نەکەوت و بۆ زۆر بۆردی دیار و نەمخوێن بۆ قانونەکە پرۆژە قانونەکە هینەکەی پێشمەرگەم لە بیرچی بوو کە نزیکەی تریلیۆنێک دینارە ئەویش یارمەتی وەزارەتی پێشمەرگە بەوە وەزارەتی پێشمەرگە و گاتە نزیکەی 16 تریلیۆن دینار بەشی هەرێمی کوردستان بەهی سیادی و بەهی موازنە بە شەبوجەی موازنەوە بەهی پێشمەرگەوە نزیکەی 16 تریلیۆن دینارەکە 16 تریلیۆن دینار. طبعا قانونی موازنە بێژگە لەم 16 تریلیۆن دینارە اعترافی بەوەش کردووە ئەم پرۆژە قانونە کە هەرێم لە 2014 تاوەکو 2019 هینی ئەو بەشە بودجەی کە نەیراوەتێ لەسەر بەغا بە قەرز حسابی کردووە قانونی پرۆژە قانونەکە لەسەر حکوومەتی ئیتحادی بە قەرز حساب کردووە ئەمە ڕەنگە بچێ بۆ 40 ملیار تریلیۆن دینارێک ئەگەر وەکو خۆی بڕوات لەولاوە 15 ئەمەی خسۆتە ناوی و لەولاشەوە تقریبا نزیکەی 40-50 تریلیۆن دیناری تریشی کردووە بە قەرز لەسەر خۆیەوە ئەگەر تەسویە حساب بکەن لە بینی هەرێم و ئەوانە لەوانە ئەچێتە پای ئەو نەوتانەی کە هەرێم نەیناردووە حسابی یەکەن بەغا چەند دیناری نەناردووە هەولێری چەند نەوتی ناردووە لە یەکی دەرەکەن قەرزار دەرەکەوێت چێنەکە وەلحاصڵ چۆنێک بێ لە قەرزەکانی هەرێم لە سەرشانی قەرزەکانی هەرێم سووکەکە. ئەم پرۆژە قانونە دەلالەتی ئەوەیە کە لە ڕاستیە هەرێم دوژمنی بەغا دوژمنی هەرێم نییە و ناشبێ بە هیچ جۆرێک ئەم خیتابە خیتابێکی زۆر نامەسئولانەیە خیتابێکی زۆر شەعبەویە بۆ قازانجی گروپی تایبەتی ئەخرێتە ناو بازاڕی میدیای کوردیەوە ناو بازاری سیاسەتی کوردیەوە ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە ئێمە لەم منتیقەیە لەم چوارگۆشەیە کە ئێمەی تیا ئەژین کەوتوینەتە بینی چوار دەوڵەتی لە خۆمان زۆر بەهێسترەوە تاریخیان هەیە حەزارەیان هەیە ئێران هەزاران ساڵەوە حەزارەتی هەیە تورکیا هەروەها عێراق و ئەوانە دەوڵەتی خۆشیان هەیە ئەمانە ئێمە لە ڕووی جیۆپۆلۆتیکیەوە کورد لاواسترین نقطەی جیۆپۆلۆتیکی نێوان ئەم چوار دەوڵەتەیەکە ئێمە کوردستانەکەی ئێمەی بەسەرا دابەش کردو میلەتێک کە لاواسترین نقطە بێ لە معادلەیە
ئەبێ بگەڕێ بە دوای دۆستا یا دوژمن بۆ خۆی زیاب بکە. باشە بەس ناوبڕێکمێ دواتر قسەی لەسەرەکەی بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕووناکی کامێرا ئاکشن. زام چێکی شێف مەحموود. هەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماڵان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆزیەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک مەحموود پێش ناوبڕەکە کەمێک باسمان لەوە کرد کە بەڕێز وتت ئێمە پێویستمان بە زیادکردنی دۆستەوە بەغداد دوژمنی هەرێم نییە لەو ژمارەی کە دانراون لە بودجەی بڵین لە موچەیە لەو بەرهێنانە غەدر لە هەرێم نەکراوە؟ نا من ئەو وتارەکەی کە بڵاوم کردوێتەوە ئێستا پێمە لە ناو کۆمپیوتەرەکە لە هەرێمی کوردستان لە کۆی بەشە بودجەی تەشغیلی و ئیستیسماری وە کوردی ناوێن ناوە وەگەڕ خستنەوە بەرهێنان
بە هەردووچیانەوە کاتە 13 تریلیۆن و 904 ملیار و 102 ملیۆن و 452 هزار ئەو جگە لە پێشمەرگەکە جگە لە پێشمەرگە جگە لە هینیش جگە لە هی حاکیمەش کە ئەویش نزیکەی تریلیۆنێکە پێم وایە ئەویش 923 ملیار و 424 ملیۆن و 606 هزار دینارە لە حاکیمە بۆ کۆبوونی خۆراک خەرجی داواکانی کێشەی مڵکایەتی دا و دەرمان کڕینەوەی گەنمی جوتیاران هاوردەکردنی وزە و سەرژمێری گشتی سەرژمێری گشتی ڕەنگە نەکرێەوە 7 ملیار و نیوی زیاتر شتێک زیاتر لە نیوی بۆ دانراوە سەرژمێری گشتی ناکرێت لەبەرەوە زەحمەتە ئەوەش نایەت هی پێشمەرگەش نزیکەی تریلیۆنێکی بۆ دانراوە بە یەکەوە نزیکەی 16 تریلیۆنەکەن بە هەموویەوە بەڵام بۆ بەغا بە هەردووچیان بە هینی وەگەرخستن و وەبەرهێنانیش بەغا کە قاتونیوێکی ژمارەی دانیشتوانی پارێزگای بەغا قاتونیوێکی ژمارەی دانیشتوانی هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان ینی بەغداد بەغا قاتونیوێکی ئەوە بەغا 8 ملیۆن و 8 ملیۆن و 650 هزار طبعا ئەمە ژمارەکانی من هینن هی جهازی مرکزی جهازی احصای مرکزی وەزارەتی تەختیتی عێراق ژمارەی هین نییە لە سەحافەوە وەرنەگیراوە لە دەستگای تەختیتی عێراقی وەرگرتووە ژمارەی دانیشتوانی پارێزگای بەغا 8 ملیۆن و 650 هزار و 47 کەسە هی هەرێمی کوردستان لە ساڵی 2021 ئەمە 5 ملیۆن و 766 هزار و 698 کەسە بەغا کە پایتەختە و لە هەموو دنیاشا پایتەخت هێنا جێگەی تایبەتی هەیە بەڵام هەرێمی کوردستان نزیکەی 4 قاتی بەغا پێنی بۆ دانراوە پارەی بۆ دانراوە بۆ وەگەرخستن بۆ بەرهێنان شوێنێکی وەکو مووسڵ پارێزگای نینەوە پارێزگای نێنەوە ینی مووسڵ و دەوروبەری ئەویش شتێک کەمترە لە هین لە ژمارەی دانیشتوانی هەرێم قاتونیوی ژمارەی دانیشتوانی پارێزگای نینەوەیە کە مووسڵ مەرکەزەکەیەتی مووسڵی شەزدانین لە سەردەمی داعشاچی لاتۆ تەخت بووە وێران بووە ملیاراتی دۆلاری پێویستە بووە و بەڵام 36 جار ئەوەی بۆ هەرێم دانراوە زیاترە لەوەی بۆ نینەوە دانراوە شارێکی وەکو نەجەف کە مەقەدی ئیمامی عەلی لێیە و ئیمامی یەکەمی شیعەکانی دنیاە و لە ناو خەلیفەی چوارەمی خولەفای ڕاشدینە و ناوێکی زۆر گەورەیە لە عالەمی ئیسلامیە شیعە و سونەوەکو احترامی ئەگرن پیاوێکی مهم بووە شارێکی وا پیرۆزە بۆ شیعەکان بەڵام نەجەف لە هەرێمی کوردستان 16 جار و لە سابی سوسەی جارێک هینە کەمتر لە هەرێمی بۆ دانراوە والحاصل زۆر ئەخیرەن 13 پارێزگای شیعە نشین و سونە نشینی عەرەب کە ئەمان ئەڵێن عەرەب دوژمنمانە یا شیعە دوژمنمانە ئەو وەزیرانەی کە ئەم پرۆژە قانونیان دانەوە هەموویان شیعە و سونەی عێراقن ئیش خەڵکی ئەو شارانەشن خەڵکی مووسڵن و خەڵکی نەجەف و کەربەلا و بەسرە و بەغا ئەوانەشن باشە 13 پارێزگای شیعە نشین و سونە نشینی عەرەب ژمارەی دانیشتوانیان 27 ملیۆن و 669 هزار و 609 کەسە بە هەر هەموویان ئەوەی کە لە بۆ وەگەرخستنیش و بۆ بەرهێنانیش بۆیان دانراوە بە مەجموع هەمویان کۆکەیتەوە هێشتا لە هەرێم کەمترنەوە ینی لە حەسەی پشتی تاک لە هەرێمە لەم قانونی موازنەیە تاکێک
5 قاتی تاکێشی ئەو سیانزە پارێزگایان بەرەکەوێ ئێ باشە ئاخر ئەگەر ئەو کەسانی کەیەن ئەمانە دائنێن هەر شیعە و سونەی عەرەبی عێراقن ئەمانە دائنێن تۆ چۆن ئەتوانی خەڵکی کوردستان قەناعەت پێبێنین کە ئەمانە دوژمنی ئێمەن دوژمن چۆن ئەم هەموو ئیمتیازە داهاتێ دوژمن چۆن چاول لێ ئەپۆشێت تۆ ملیارێک نزیکەی ملیارێک و 400,000 بەرمیل نەوتی قەرزاربی پێشی بڵێ دوژمن یعنی نەشاتۆتە سەر بەچەکەوە بێتە سەر و داوای قەرزەکانە لێ بکاتەوە من مەبەستم ئەوەیە ئەم خیتابە کە بۆ بەرژەوەندی کەسی تایبەتی و حیزبی تایبەتی بەکار ئەهێنرێ ئەیخەنم ئەوە نەبوو لە سەری ساڵە بینیتان لە هەولێراتیان لە سیارەی عەرەبی بەسە زمان کرد یەکێکیان بە چەقۆ کوشت بە دار و بەرد و هین لە ئاستن لە هینیان شێلمان لە سیارەی هەر ڕقەمێکی شارە عەرەبیەکانیان نەبینی لیانەیە ڕۆژی دواییتر لە ئاکرێ دووبارە بووەوە ئەمە چی وای لەو خەڵکە کردووە کە ئەو خیتابە میدیایە ئەو خیتابە میدیایە سەقەتە سیاسیەی کە بۆ بەرژەوەندی گروپێکی تایبەتی بەکاری هێن و خەڵکی پێەکەن بە دوژمن بەس لە بەغدا جوانێنی بە عەرەبەکان بڵێن ئێوە دوژمنی ئێمە ئەوەی کە لە میدیای نەخێر لە بەغا پارڕێنەوە خۆتان نەزانن لە بەغا پارڕێنەوەدا ئەوە ئێستا خۆیان وەفدی حیزبی طبعا ئەم خیتابە خیتابی پارتیە نەیەکێتی ئەم خیتابی دوژمنەی هەڵگرتووە نە گۆڕان هەڵیگرتووە نە کۆمەڵ و نە یەکگرتوونە هیچ حیزبێکی کوردستانی هەنێ حیزبی هینی لێ دەرچێ ئەمە مشەخۆر و ئەوانە بەکارە هێنرێن ئەوانە هیچ نرخێکی ئینتیخابیشیان لە ئینتیخاباتە چەند ژمارەیەکی زۆران کۆبنەوە کورسەیەکیان پێنایەت پارەیان ئێرێتەوە بەکاریان خیتابەکە خیتابی ئەوان بڵێنەوە بێژگەل لەوانە کە نرخی ئینتیخابیان لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش نییە خیتابی بەتەنیا ئەو خیتابی پارتی دروستکردنی دوژمن بەڵام پارتی خۆی هەر وەختێ لێ قەومێ هینە نێرێ وەفدی ئەوەستە وەفدی حیزبی چۆتە بەغا داوای ڕجاوتکە لێەکە لەگەڵی هین داوا لێەکە لێرە پیانە لێ دوژمنن ئەوانە دوژمنی ئێمن ئێستا وەفدیان ڕۆشتووە داوایان لێەکە کە سەرۆکی پارتی بە مەرجعی کورد حساب بکەن لە بەغا ئەچن لای حیزبەکان ئەڵێن بەس گوێ لە مەسعود بەرزانی بگرن بۆ ئەگەر لەگەڵ کورتدا بۆ کورد قسەتان کرد بەس گوێ لەو بگرن ئەخر ئەم دووفاقیە بۆچی بۆ لێرە بەکەی بە دوژمن لە بەغاژە چی ئەڵێ من بە مەرجع حساب بکە باش بەس کاتم زۆر دەدەقەیەکمان ماوە دەمەوێت لەسەر مەسلەی لیستی موچەش پرسیار بکەم ئەندامێکی لیژنەی دارایی کاکوشەر عەبدوڵڵا دەڵێ لە بریکاری وەزارەتی دارایی عێراق پرسیوە بۆتی ژمارەی موچەخۆرانی هەرێم لە 2011ەوە 682,000 بڵین 21 کەسە بۆ زیاد نەکراوە و توێتی هەرێم لیستی موچەمان بۆ نانێرێ پەیوەندی بۆەوەیە کە ئێمە لە 2011ەوە لە کاتێکە هەموو ساڵی ژمارەی فەرمانبەرانی زۆر لە بووتە بۆ عێراق زیادەکەی بۆ هەرێم زیاد نەکراوە ئەوەیەکە لە هینەکانە ئەوە ڕاستە بەغا لە ئەو 628,000 کە وەختی خۆی هەرێم ناروێتی لەوە زیاتری لەلانی هەموو ساڵێک لە قانونی موازنەی 2019 کرابوو بۆ مەرج لەسەر هەرێم کە ئەبێ لیستی موچەخۆرانی ئەسلی خۆی بنێرێ نەینارد هەتا ئێستا نەیناردەوە احتیمالی زۆر لەم قانونی موازنەیە ئەو فەقەرەیە داخڵ بکەنەوە کە ئەبێ ماوەیەکی دیاریکراوی بۆ دابنێن بۆ هەرێمی کوردستان کە لیستی موچەخۆرانی ڕاستەقینەی خۆی بنێرێ بۆ بەغا هەرێم ناینێرێ بە قەز ناینێرێ چونکە ئەوەنەی گەندەڵی لە لیستەکە هەیە بەغا پێڕازی نابێ بۆ معلوماتی هەر بۆ ئەوە نییە ئەمە لە وەختی خۆی من کاکستاری کۆمەڵ وەزیری هین بوو وەزیری باشتوکاڵ بوو من لە خۆم لە ئەندامی لیژنەیەکی کە بووم بەس جارجاری لە لیژنەی زەراعە لەبەر کێشەی جوتیاران بەشداری کۆبنەوەکانی لیژنەی زەراعەشمە کرد وەزیری بازرگانی کە پارەی جوتیار بەدەستی ئەوە بۆ جەلسەیە بانکرا من ڕۆشتم پرسیارم لێ کردوتم بۆچی پارەی جوتیارنی هەرێم نانێرن ئێوە وتی هەرێم هیچ ژمارەیەکمان نایەتێ ئێمە داوای لێ ئەەکەین بابە چەندووە هیچ چەند جوتیارە هەموو ئەوان خۆیان چۆن حساباتی خۆیانەکەن عینەن طریقە داوا لە هەرێمەکەن وتی ناینێرن من وعدم دایەوتم هەوڵەدەم بڕۆن بیهێنین چوون بۆ لای کاکستار وەزیر بوو سێ چوار مدیر عامیشی لەگەڵ خۆیدا نابوو من و چوار پەرلەمانتاری کە بووین لایەنەکانی کەی پارتیشی تیا بوو ئەو مشکلانەمان لەگەڵا باشکردن ئێوە بۆچی
ژماری هینە ئەرزی مەزروعە بە گەنم و بە جۆ و بەوانە هیچ جوتیارە چەند دۆنمی هەیە بۆ ئەمانە نانێرن چەند بە تەخمینی بەرهەمتان وعدی داوتی ئەینێرین بەسکە هینەکەی یامێ ڕۆژنامەکەی زەراعی یامێ یعنی من کە خەبیر نیم هەر کە سەیری ڕۆژنامەکە کردزانیم ئەمە غەڵەتە بەغا بڕوا بەم ژمارانە ناکە ژمارەکانیان ئەوەنە گەورە کردبوو وە زۆر ناعیلمیش کردبوویان مەسەلەن ئەوەی کە زەراعی بێ ئەزانێ هینە بەرهەمی دۆنمێک زەوی لە ئەرزی هنا مضمونة الأمطار بيوتي سليماني مضمونة الأمطار هولير غير مضمونة الأمطار جماري كيلوي برهم هراوي قنمي هوليريان زيادة دانابو لسليماني رقو برسيارم لوزير كروتم جناب الوزيري زراعي هولير غير مضمونة الأمطار سليماني مضمونة الأمطار لمضمونة الأمطار داهاتي دونميك قنم زيادة لغير مضمونة الأمطار ئێوە چوون داهاتی ئەولێرتان لە سلێمانی زیاتر داناوە هەر ئەم ژمارەیە گومان لە لای بەغا دروستەکە ئێوە هەموو ژمارەکەتان گومانی لەسرە ئەمە نمونەیەکە هێنمەوە ئەژنا سەر لە بەری ژمارەکانی هەرێمی کوردستان لە لای بەغا گومانی لەسرە ئەوە نە ژمارەی ناڕاستیان ناونەتێ لە پێشمەرگە شاعی نەشت کراوە زانیارێکی کەشم لای لەسەر پێشمەرگە درێژە ئەژنا ئەویشم باسە کرد کە چۆن ژمارەی پێشمەرگە و ڕوتبەی پێشمەرگە و ئەوانە چەند جارێک بە شێوەی ژیاجیان نێراوە بۆ بەغا هەر سەیریەکە ئازانێ مەحموود ڕەزا لەم لیستا بە نەوعێکە قریشی شوێنێکە ڕوتبەکەی شتێکە لە لیستێکی کە هەر مەحموود ڕەزا هینەکەی ڕوتبەکەی و موچەکەی جیاوازە باشە کاتم زۆر کەمەوە بەدە سەر مەسەلەی هەڵبژاردنەوە پەیمانەتی ئێستا باس دەکەی داواکاری یەکێتی بۆ پەیمانی لەگەڵ گۆڕان داواکاری پارتی هەیە بۆ پەیمان لەگەڵ گۆڕان بۆ هەڵبژاردن و دەرکردنی پەرلەمانتارەکانیشان لە بەغداد دەمێت سەرنجز بزانم لەو بارێ نەوە کات نەمێنێ من لە دەرکردنی پەرلەمانتارەکانەوە دەست پێەکەم لە ڕاستیە شەرعیە لە لای بزوتنەوەی گۆڕان حیزبی دەنگدانە حیزبی ئەندامگرتن نییە لەبەر ئەوە شەرعیەت لە لای ئەندامە هەڵبژێراکانە کە گەل دەنگیان پێداون شەرعیەتی بزوتنەوەی بڕیاری بزوتنەوەی گۆڕان لە لای پەرلەمانتارەکانی بەغا و پەرلەمانتارەکانی هەولێر و ئەنجومەنی محافەزەیە لە لای گردەکە نییە لە لای کاک عومەری سێعەلی نییە لەبەر ئەوە بیرکردنەوە لە شەرعیەتی نییە پەرلەمانتارەکان شەرعیەتیان بەڵێ پەرلەمانتارەکانی ئێمە شەرعیەتیان لە کاک عومەر زیاترە و بەداخەوە لە من کاک عومەر پیاوێکی مانووە تێکۆشەرە لە شۆڕشە 40 ساڵە بەدەست ئازارەکانی و ئەناڵێنێ بەهۆی ئەوەی کە لە شۆڕشە زەربەی بەرکەوتووە بەڵام من بەش بە حاڵی خۆم بەقەدەر مسقاڵەزەیە ڕووناکی گۆڕانبوون لە کاک عومەری سێعەلیان نابینم کاک عومەری سێعەلی وازی بە کاملی وازی لە مەبادیەکانی گۆڕان هێناوە بەڵام ئەوانەی کە لە پەرلەمانتارەکانی هەولێر کە دژی ئەوانەی بەغا کە ئێستا ئەو سیاسەتەی ئەوان ئەیکەن ئەو 15 پەرلەمانتارەی هینێشیان پێکێناوە ئەوانە نوێنەرایەتی ڕاستەقینەی هەرێمی کوردستانەکەن لە ڕاستیە ئەوە پەرلەمانتارەکانی ئێمە لە بەغا ئەوان نوێنەرایەتی ڕاستەقینەی بزوتنەوەی گۆڕانەکەن نەگردەکە لە سلێمانی نەخانەی ڕاپەڕاندن لەبەر ئەوە بیرکردنەوەی واهی بە فتارەیان ئەدا و ئەمڕۆ شەرمە مەجموعەیە گەنج ڕۆشون قبری کاک نەوشیوان مڵکی کەس نییە مەڵکی میلەتە هەموو کەسێک بۆی هەیە بچێ لەوێ تەعبیر لە ڕێی خۆی بکە ڕێگە نەدەی کۆمەڵێک گەنجی خوێنگەرمی بزوتنەوەی گۆڕان بچن لەوێ هینە وتارێک خوێندنەوە بۆ دەست لە کار کێشانەوە نییە مەتالیبیان هەبووە بۆەوە نەبووە دەست لە کار کێشن مەتالیبیان هەبووە کە مەتالیبی هەمومانە مەتالیبی هەموو ئەوانەیە سەدان هەزار هەڵسوڕاوی گۆڕانەکە لە گۆڕانی گەڕانە بە تەنیا هی ئەوان نییە باش ئەنجا من هیوادارم ئەو فراکسیۆنەی 15 کە ناوە فراکسیۆنی هیوای کوردستانی ئەوانە ببن بە سەرەتایەک بۆ گۆڕینی میزانی هێز لە هەرێمی کوردستانەوە بە خیتابێکی عەقڵانی بتوانین لەگەڵ بەغایان ڕێبکەوین باشە لەسەر حکوومەتیش پێدوێ لە حکوومەتی شەر زەرریان کە بستنەوەی گۆڕان زۆر بە کورتی هەر وێران بۆ حکوومەت ئێمە براوین تەنیا کڵاومان بۆ کڵاوەکەنە سەرمان و وێرانمانەکەن لە ڕاستیە ئێمە بە بمانەوە نەمانوێ براوین بۆ ئەوەی ڕسوا بکرێن لە ناو حکوومەتە و هەموو ڕەفتارەکانی حکوومەت دیارە حکوومەت بە باسی چاکسازیەکە
باسی چاکساسی گومرگەکە ئێستا لە هەموو کاتێک دزی و فزی و ناقانونی لە گومرگەکانە لە هەموو کاتێ زیاترە. باسی شەفافیتمان کردو لە مەلەفی نەوت تا مەلەفی نەوت ئاشکرا بکرێت تاوەکو ئێستا ژمارە ئەوانەیە ئاگاداری مەلەفی نێتون لە 3-4 کەس تێ ناپەڕن. بزوتنەوەی گۆڕان هەر ئاگای لە هیچ هینێکی نییە. وەزیری مالیەکەی ئێمە ئاگای لە داهات نییە. داهات من پێم وتووە بە هەر ئەو نا هەموو وەزیرەکان لە 92ەوە کە وەزیری هەبووە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ وەزیرێکی دارایی ئیشی وەزیری دارایی وڵاتانی نەکردووە، چونکە وەزیری دارایی ئەبێ خۆی وەزارەتەکە ڕسمی سیاسەتی مالی و اقتصادی بکەن. هیچ وەزیرێکی دارایی ئەم ڕۆڵەی نەبینیوە، بەڵام ئەم وەزارەتە لە هەمویان خراپترا، ئەم خولە لە هەمویان خراپترە، چکە دەسەڵاتی سەرفیش لە وەزیری مالیە سەنراوەتەوە چۆتە دەستی سەرۆکی حکوومەت ماگانە پارەی نەو لای ئەوانە بڕێکی هەیەی خاتە سنووقەکەی و پێشێڵێ بێ بە فڵان وەزارەت و فیسار وەزارەت و ئەو بەس ئیمزایشی لەسەرە. لەبەر ئەوە ئێمەیان بردووە لە ڕاستیا بۆ ئەوەی خیتابەکەمان بکوژن، بۆ ئەوەی مەبادیەکانمان بکوژن، بۆ ئەوەی ئەو ناوبانگە جوانەی لە ناو میلەتەکەمان هەمان بوو نەیهێڵن. ئێمە جاران خەڵک دەسەڵات پەلاماری ئێیان خەڵک لە ناو دەیەکانەوە ئەیان بیست بە پەلە پرۆسکی ئەگەیشتە دەوری گردەکەیان ئەگرت دەسەڵات پەلاماری نا. ئەم ساڵ ئێمە لەوە ئەترسان گردەکە لەوە ئەترسا خۆپیشاندە بڕا پەلاماری ئەو بە هەر ئەو خۆپیشاندەرانەی ڕۆژانی ڕابردووە لە ساڵانی ڕابردووە دیفاعیان لێکردین هاتن بوون بە قەڵغان بە دەوری گردەکە، هەر ئەو خۆپیشاندانانە ئەیان لێ بچنە سەر گردەکە. ئەمە چێ وای لێکردین؟ ئەم سیاسەتی ئەم سەرکردایەتیە کە بەداخەوە بزوتنەوەی گۆڕانە بڕۆ بۆ قسۆتە ناو زەرکاوێکەوە ئەگەر زوو لی نەیەینە دەرێ وێرانە بینەم دوای تۆکو کەسێکی نزیکی نەوشرا مستەفامە پشکردن هەموو مەبادی و پرەنسیپەکانی ئەویشە ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئەوەی ڕوەدا من 23-24 وتارێکی درێژم بڵاو کردێتەوە 24 جیاوازی فکری و سیاسی و ممارسەی ڕۆژانەی ئێمە و پارتی جیاوازیمان هەیە لە هیچ شوێنێکی دنیا نییە دوو حیزب بە هیچ جۆرە لە ڕووی فکری و سیاسیەوە بە یەک بگەن کەچی بچن هاوپەیمانی حکوومەت بکەن. شتیوان لە تاریخا ڕووی ناوە ئێمە چون کردومانە لە یەک حرفە پەیوەندی بە فکر و بە سیاست و بە ڕوئیا و بە استراتیجەوە هەبێ ئێمە و پارتی نیمانە هاوبەشیمان نییە. چۆنەشی لەگەڵای حکوومەت دروستەکەی هیچیش نەکرێت لە حکوومەتەکە ناکرێت. حکوومەتەکە ئەو چاکسازیەی کە گۆڕان بە حساب پێچوەتە ناو حکوومەت دەگەر بکرێت حکوومەتەکە ڕوخێ حیزبەکانە ڕوخێن حیزبەکان دەڵەکە. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز محمود ڕەزامی پەرلەمانتاری پێشوو عێراق. سپاس دەکەم مادومان کردی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم. خواتان لەگەڵ.